دوای چەند ڕۆژێک لە ئاڵۆزیەکەی نێوهۆڵی پەرلەمانی کوردستان جارێکی تر بڕیارەکەی دادگەی فیدراڵی مشتومڕی چەند مانگی ڕابردووی کۆتایی پێنا و دەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی ڕاگەیان. ئەمەش ئەو بنەمایانەی وەبیری دەسەڵاتداران هێنایەوە کە پێشتر دڵسۆزانی ناوخۆ بیانی لە ئاکامە خراپەکانی شێوازی بەڕێوەبردننی هەرێمەکە ئاگاداریان کردبوونەوە کە بەرەو داهاتوویەکی خراپ هەنگاو هەڵدەگرن. پسپۆڕە یاسایەکان باپەی مادەکانی 1 و 6 دەستوری فیدراڵی دەڵێن تەمەنی پەرلەمانی کوردستان کۆتایی هاتووە و حکوومەتی هەرێم بووە تا کاربەڕێکەر. تەنانەت لیژنەی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بە پێی یاسا ناتوانێت سەرپەرشتی هەڵبژاردننی داهاتوو بکات. ئەمەش جارێکی تر قورسایی هەرێم وەکو قەوارەیەکی فیدراڵی کە جۆرێک لە سەربەخۆیی پەیڕەو دەکرد لە دوای ڕادەستکردنەوەی دۆسێینەوت با پێی بڕیاری دادگەی پاریس پاشەکشەیەکی دیکەی لە بەرامبەر بەغدا پێدەکرێت. ئەمەش ئاماژەیەکی ترسناکە بۆ بڕیارەیەک لە دوای یەکەکانی داهاتووی دادگەی فیدراڵی کە بەپێی مادەی 94 دەستوری فیدراڵی بڕیارەکانی ئەو دادگایە پابەندکارە بۆ هەموو دەسەڵاتەکان و تانیان لێ نادێت و تیاڵچوونەوەشیان بۆ ناکرێت. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا جگە لە جەنگی وێرانکەری ناوخۆ هەمیشە ململانێ حەزبیەکانی نێوان دوو پارتی دەسەڵاتداری کوردستان ئاکامی نەرێنی و پاشەکشەی سیاسیان بەدواوە بووە. ئامۆژگاری و هۆشداری دڵسۆزان و لانە ناوخۆیی و بیانیەکانیش بۆ چاکسازی پشتگوێخراون. دوجار بڕیارە تاڵەکان کە زیانی بە کۆی کۆمەڵی کوردەواری گەیاندووە پاشەکشەی پێکردوون کەچی وەکو پیشەی سیستەما دیکتاتۆریەکانی ناوچەکە ئەو شکستانەشیان بە چاواشەی میدیایی وەکو دەستکەوتی حەزبی نیشان داوەتەوە. بۆ نمونە ئەوانەی کە ڕادەستکردەوەی دڵۆپێک نەوتی کوردستانیان با خیانەتی گەورە ناودەبرد و هەر سیاسیەک باسی ئەو بابەتەی بکردایە بە خۆفرۆش ناودەبرا کەچی واژۆکردنی ڕادەستکردنەوەی کۆی دۆسەی نەوت بە بەغدایان کردە دەستکەوت و سەرکەوتنی حەزبی سەرکردە و هەوڵدان بۆ گەوجاندنی ئەندام و لایەنگران. مەسەلەی هەڵبژاردننی کوردستان وەکو هەربابەتێکی دیکە لە نێوان سەرپەرشتی بەغدا و هەولێردا پەیوەندی با ساختەکاری و ڕێژەی دەنگدەرانی خەیاڵیەوە هەیە. داواکردنی هەڵبژاردننی پاک و بێگەرد کۆتایی دێنێت با تەمەنی 3 دەی لە ساختەکاری ناوخۆڵا لە هەڵبژاردنەکاندا. بۆیە پاوەخوازەکان بە مەسەلەی ژیان و هەشبوونی ئەمەلانەی خۆیانی دەزان و هەموو هەوڵێک دەدەن لە پێناو مانەوەیاندا.